ئاسایی لە دەوری بەرنۆتەوە. ئێمە ئەمڕۆ وەکو تەفگەری ئازادی ئەنجومەنی گەرمیان هەستان بە سەردانیکردنی مەزاری شەیدان لە دەڤەری گەرمیان. دیارە ئێمە وەکو کاری خۆمان کاری جەژنان ڕۆژێک پێش جەژن سەردانی گۆڕی شەیدانەکەین، پێش هەر کەس ئێمە جەژنە پیرۆزە لە شەیدانمانەکەین، بەڵێنی کار و خەبات نوێەکەینەوە. لەو چوارچێوەشدا ئێمە چەند شەیدێک هەم گەریلا هەم شەروان لە گەرمیانەیە ئەو شەیدانمان بەسەر کردەوە لە شارۆچکەی باوەنور لە قەزای کەلار هەروەڵا ناحەی ڕزگاری. جگە لە مەزاری شەیدان مەزاری چەند هەڤاڵ و دۆستێکی خۆشمانەیە لەگەڵ شەیدانە ئەو مەزارانش بەسەرەکەینەوە. ئێمڕۆ کە ئەکاتە ڕۆژێک پێش هاتنی جەژن ئێمە وەک ئەرکێک لەسەرمانە کە قەرزاری خوێنی شەیدانین، وەک خانەوادەی شەیدان و ئەو هەڤاڵانە هاتینەتە سەر گۆڕی شەیدان. لێرەوە سڵاو نێرین بۆ تەواوی خانەوادەی شەیدان وەک شەیدانی پەکەکە لە باشووری کوردستان. ئێمە هاتوین لێرە پەیمان دەدەین کە هەتا دوهاناسەی ژیانوان داکۆکی لە خوێنیان بکەین وە لەو ڕێگە بکەین کە ئەوان گیانی خۆیان لە پێناوە بەخت کرد. بۆیە یعنی پیرۆزترین شتێک کە لە لای ئینسان پیرۆزە کە ڕۆحەتی کە ژیانێتی ئەوان بێت دوودڵی بەخشیان لە پێناوی ڕزگاری گەلەکەیانە هیوادارم، یعنی ئەوەی خۆی بە کوردێکی پاکەزانێەوە و کوردپەروەرە نەکەوە ئێمە بڵێن کە ئەوانە کوڕۆڵەی ئێمن، هەروەکو وەفایەک بۆ خوێنی شەیدان، چونکە هیچ گومان لەوە نییە کە شەهیدان خوێنیان خۆیان بەخشی لە پێناو هیچ شتێک نییە، هیچ داواکاریەکیان نییە، تەنها ئەوەیە لە پێناو ڕزگاری خاکی کوردستان و ئازادی گەلێکی داگیرکرا و پارچەکراو. بۆ ئێمە جارێکی تر هەرەوەمانەیە سڵاوە نێرین بۆ گیانی پاکی شەهیدان و پیرۆزبایی لە تەواوی خانەوادەی شەیدان و هەموو کوردێکی وڵات پارێزەکەن وەک خانەوادەی شەیدان.